بەیاننامەی پشتیوانیکردنی خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی ئەنجومەنی نوێنەران، بەڕێز جێگرانی سەرۆکی ئەنجومەن، بەڕێزانە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران، ماوەی چەند ساڵێکە هەرێمی کوردستان خۆپیشاندانی فراوان بەخۆیەوە دەبینێت لە دژی زوڵم و گەندەڵی نەبوونی شەفافی لە پێناو چاکسازی حکومڕانی باش و پاراستنی شکۆیان هاوڵاتیانی هەرێم قوربانی زۆریان داوە و گیانی پاچی خۆیان بەخشیوە. دوا هەمینیانە و خۆپیشاندانانەیە کە لە ماوەی چەند مانگی ڕابردوو لە پارێزگای دهۆک دەستی پێکرد لە ئێستاشدا لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و شارەکانی تر بەردەوامە. هۆکارە سەرچیەکانی ئەو دۆخە دەگەڕێتەوە بۆ ئەوەی حزب حکوومەتی کۆنتڕۆڵ کردووە و حکوومەتیش پەرلەمان و کۆمەڵگەی بەچەک و دەستگای ئەمنی کە زۆرینەیان بە حیزبی کراون کۆنتڕۆڵ کردووە. هۆکارێکی تریش کستی حکوومەتی هەرێمە لە بەڕێوەبردننی سەرچاوەکانی داهات لەلایەکی تریش نەتوانینی لە گەیشتن بە چارەسەرێکی گونجاو لەگەڵ حکوومەتی فیدراڵی. بێگومان حکوومەتی فیدراڵیش گوێی خەواندووە لە مافەکانی هاوڵاتیان و موچەخۆران و جوتیاران و کەسوکاری شەهیدان و زیندانیە سیاسیەکان و چین و توێژەکانی تر. هۆکاری پەرەسەندنی ئەو خۆپیشاندانانە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێم لەم ساڵدا تەنیا 5 موچەی دابەش کردووە بە لێبڕینەوە و بێباکە لە ئازگوزەرانی هاوڵاتیان. ئێمە وەک ژمارەیەک ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بارچی خۆمانی دەزانین کە تەئکید لە چەند خاڵێکی گرنگ بکەینەوە. یەک، پشتیوانی داواکاری هاوڵاتیانمان دەکەین بۆ چاکسازی و دابینکردنی ژیانێکی شایستە کە هەموو حکوومەتەیەک لە دوای یەکەکان شکستیان هێناوە دابینکردنی لانی کەمی ژیانێکی شکۆمەتمەندانە و نکۆڵیش لە شکستەکانیان دەکەن لە بەرامبەردا سەرکوتی هاوڵاتیان دەکەن. دوو، داوا دەکەین لیژنەیەکی پەرلەمانی دروست بکرێت بۆ لێکۆڵینەوە لە ڕاستیەکان. داوا دەکەین بە زووترین کات چالاکوانە بەندکراوەکان ئازاد بکرێن. داوا دەکەین کە حکوومەتی فدراڵی بەرپرسیارەتی دەستوری خۆی هەڵبگرێت لەگەڵ حکوومەتی هەرێم بۆ دابینکردنی موچە و گەرانتیکردنی مافی شەهیدەکان و زیندانی کراوان. هاوشێوەی فەرمانبەرانی تری عێراق و ڕێگە نەدات بە یاریکردن بە مافەداراییەکانی هاوڵاتیانمان لە یاسای بودجەی فدراڵیدا.